هەر بۆ قسەکردن لەسەر کارەکانی کۆڕبەندی ئابووری داڤۆس و پەرەپێدانی پەیوەندیدنەوە دەوڵەتیەکان بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاس بۆ لێکۆڵینەوەی استراتیژی دەکەین کە بەڕێزانە نێو ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێی. سپاس و سپاسش بۆ ئەو هەلە. سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کۆڕبەندی داڤۆس تا چەند گرنگە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ و کۆ دەبێتەوە لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتان گرنجەکەی بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ بناوی خودای گەورە و میهرەبانەوە طبعاً ئەم کۆڕبەندە ئەگەر خۆی کۆڕبەندێکی جیهانیە لە 1970ەوە دامەزراوە لەلایەنی ئابووری ناسێکی ئەڵمانیەوە هەموو ساڵێک ڕووەدا ئەوە گرنگیەکەی مامۆستا بۆ ئەم ساڵ بۆ نمونە 2700 کەس هاتووە 57 سەرۆکوڵات و شای لەو کۆنفرانسن با بڵێین سکرتێری نەتۆ یەکگرتووەکان ئۆنتۆنیۆ گۆترێس لەوەیە سکرتێری ناتۆ لەوەیە سەدەها بیرمەندی جیهانی لەوەیە 127 ملیاردێر لە جیهانەوە لەوەیە چەندەها بزنسمانی زۆر گرنگێ چالاکوانی ئافرەتان گەنجان ئەمە بەڕاستی کۆڕبەندێکی زۆر گرنگە بۆ کوردستان بۆ هەرێم هەرچەندە کە دەوڵەت نییە لەوەیە ئەمە سەرکەوتنێکی خۆی لە خودی خۆیدا سەرکەوتنێکی دیبلۆماسیە طبعاً لە عورفی نێودەوڵەتی سیستەمی پەیوەندیە نێودەوڵەتەکان ئەمە پێڵێن پارادیبلۆماسی بۆ ئەو وڵات بۆ ئەو ڕێکخراوانەی یان ئەوانەی ئەو کیانانەی قەوقارانی کە دەوڵەت نین لەوێ بن لەم ظروفەدا ئەمە خودی خۆی سەرکەوتنێکی گەورەیە چووکە باسی زۆر شت ئەکرێت کە پەیوەندی هەیە بە جیهانەوە بە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە بە عێراقەوە بە هەرێمەکە بە شێوەی گشتی بوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆچوونی من لە سێ ڕەهەندەوە بێسێریکەین یەکێک لەوە کەوا ڕەهەندە ئابوووریەکەی کە ئەوش پامنێرەکەتان لەوێ زۆر بە جوانی ئاماژەی پێی کرد ئەوش ئەوەیە ئێمە لە کوردستانە یەکێک لە مەترسیەکان لەسەر ئاسایشی نەتەوەیی هەرێم کوردستان ئەوەیە کە ئێمە زۆر اعتیماد دەکەینە سەر نەوت و غاز ئەمە کە هینە بێت سعری نەوت بەرزە بێتەوە کەمە بێتەوە ئەمە تەسیرەکە لە ئابووری هەرێم و ئەمە مەترسیدارە بۆ دوا ڕۆژ ئەمە شتێکی باش نییە لەبەرەوە زۆربەی ئابووری ناسەکان لە زۆرکەوە داوا ئەکەن کە کوردستان محاولە بکە فرە بەرهەمیە بێ زۆر احتیمادی لەسەر نەوت و وزەی غاز نەبێت ئەمە شتێکە زۆر گرنگە و تێبینیم کرد سەرۆکی حکوومەتی هەرێم زۆر تەرکیزەکە لە بینینی چەندەها سەرۆکوڵات و سەرۆک وەزیری یان وەزیرانی ئابووری وڵاتە عەرەبیەکان حتا بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ ئەو وڵاتانە بڕوە ئەمە سیاسەتێکە ئەبێ لە زۆکەوە کار بکرایە لەسەری بەڵام ئێستش کە کارەکرێ لەسەری شتێکی زۆر باشە ئەمە ڕەهەندێکی ئابووری ڕەهەندێکی ترشی ئەوەش هەر زۆر گرنگە ئێمە لە دوای شەڕی با بڵێن ئوکرانی و ڕووسی ئەوروپا ئەمریکا لە دوای جێگرەوەی نەوت و غازی ڕووسیدایە ئێمە لە هەرێمدا طبعاً لە هەرێم لە یەدەکی غاز شەشەمە لە جیهاندا لەم کۆنفرانسە بوونی وەفدێکی کوردی لەو ئاستا وەکو سەرۆکی حکوومەتی هەرێم احتیمالە زۆر بەرهەمی باشێ بێ بۆ با بڵێن تەشجیعکردنی زۆر کەس بێت لەو با بڵێن لە پیشەسازی نەوت و غاز لە کوردستان و بەرهێنان بێنن. دکتۆر ینی ئەوەی کە زۆرەشش لە چاودێران و شارەزان باسی لەوە دەکەن بە تایبەتی لەم چەند ڕۆژەدا یانی ئەوەی کە تێبینی کراوە زۆربەی وڵاتان بە پەرۆشەوەن کە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دابنیشن بە بەهۆی ئەم ناوچەیە کە ناوچەیەکی ئارامە ئاسایشێکی بەرقەراری هەیە لە ناوچەکەدا
ینی بە شێوەیەکی گشتی هەروەها بەهۆی پێگە جوگرافیەکەی کە هەیەی و ئەوەی کە باسیشت کرد ینی ئەو سامانە ژێرزەوی کە هەیەی کە دەوڵەمەندە تێدا ئەمە تا چەند ئەم بەپرۆشیەوە ینی هەڵدەسەنجێنی کە وڵاتان هەیەە بۆ هەرێمی کوردستان و دەیانەوەی ئەم نزیبوونەوە هەبێت ئەم لێک تێگەیشتنە بازرگانیە هەبێت هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەمەدا چی بکات باشە ینی هەر وەکوتم مامۆستاجان لەم بوارەدا ئەبێ زۆر بایەخی پێ بدرێت و خۆی بوونی سەرۆکی حکوومەتی هەرێم لەم کاتەدا لەو کۆربەندە هەروەکو تۆزی پێشتا ئاماژەم کرد ئەمە دلیلی ئەوەیە کە بایەخی پێدرێ و لە هەمان کاتشە دلیلی ئەوەیە کە ئەوانش وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی چکە ئەم کۆربەندە کۆربەندێکی سەرمایەداری جیهانیە ئەوانش بایەخی زۆر بە هەرێمی کوردستان دەن طبعاً جگە لە ئەم کۆربەندە چەندەها راپۆرت دەرچووە لە دوای شەڕی ئوکرانی و هین ناوچە رووسی باوەڕێک زۆر هەیە یەکێک لەو وڵاتانە کەوا ڕۆلی هەبێ لە ئامادەکردنی باڵێن جێگرەوەی نەوت و غازی رووسی هەرێمی کوردستانە و لەبەرەوەش هەرێمی کوردستان لێدرا پار لێدرا یعنی و بە تایبەتی ماڵی شێخباز لێدرا سەرۆکی کار ئەوە بە بۆچوونی من ئەوە ئەو لێدانەی جمهوریە ئیسلامی لەوە لە داوا یەکێک بوو لە داواکانی رووسیا و ئێران بوو لەبەرەوە ئەوە گرنگە لە هەمان کاتە حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراقا فاکتەرێکە لە سەقامگیری عێراق ئەبێ ئەوە ئاگادار بین لەو حقیقەتە هەرێم هەرچەندە عێراق ئەمە چەند مانگێکە بەرەو سەقامگیری ئەڕوا بەڵام لە خوێندنەوەی من لە چەند مانگێکی داهاتوودا عێراق سەر لە نوێ ناسەقامگیرێکەوێتە ناوی و ئەمە سیاستمەدارانی ئەوروپا زۆر باش ئاگادار ڕۆزگە دەرفەتمان هەبە بە تایبەتی لەسەر ئەم خاڵی کە دەیڵێت چەند داهاتوی عێراق مەسەرەن چی لێ دێت خۆزگە دەرفەتیەوەمان هەبە قسەمان زیاتر لەسەر کردوە بەڵام کاتەکەم کۆتایی پێهات بۆیە سوپاست دەکەم بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاس بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ماندوومان کردیت دکتۆر زۆر سپاس.